چەنەم کچی ماڵی خۆتان بووی؟ دووەم کچ، یانی یەکێک لە تۆ گەورەتر بوو؟ بەڵێ خوشکەکەشم لەگەڵ مایە دایم، ینی ئەو زۆر باشە، ئەو دایم خەریکی خوێندن و خوێندنەوەی خۆیەتی زۆر زیرەکە. ئەو ئێستا چیەکەی؟ ئێستا خەریکم هەر ئەو ساڵی خوێندنم ڕۆی ئەم ساڵ دەست پێەکەمەوە، چونکە بۆی ئەو حاڵەتەوە نەمەتوانی داوام بکەم. بەڵام دایکم و باوکم زۆر یارمەتی دەرم بوون، زۆر یارمەتیان نام، زۆر ئەم بەنە دەرەوە تێکەڵی خەڵکی باش بووم و یارمەتی مێن کە بگەڕێمەوە ناو خەڵک لە بەرەوەی ئەیانزای. پرسیارێکت لێ بکەم، ئەو کوڕەچی بەسەر هات دکتۆرەکە داوای ناونیشان و شتی کوڕەکەی لێ کردم، من شتەکانم یا بە دکتۆرەکە، بەڵام بەداخەوە ئێستا ناتوانم پەیوەندی بە دکتۆرەکەەوە کەم نازانم بۆ زۆریش هەوڵم مابی دۆزمەوە، بەڵام نازانم بەس ئەوتی خەمت نەبێ حەقت بۆ وەرەگرمەوە، ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان پێویست کات خۆم ێمە لای ماڵەوەتان و هەموو شتێکت بۆکەم. پەیوەندی پێوە نەکردیتەوە؟ ڕاستی تا ئێستا هیچ پەیوەندێکی پێوە نەکردومەتەوە، بەڵام تقریبەن مانگونیوەکە هیچ دەنگێکی نەماوە، ئەگەنە ئەم ئەخیرەش لەگەڵ مابوو. خاتونگیان تام تۆ مناڵیشیت، هێشتا تەمەنە مناڵە، تازە 15-16 ساڵ هێشتا تەمەنت مناڵە، ینی بەم تەمەنە مناڵەوە بەهۆی مۆبایلەکەی دەستەوە تووشی هەڵەیەکی گەورە بووی. ینی من ئێستا بە دایکان و باوکانی شەڵێم بۆ کچانە ئەڵێم کە لە تەمەنێکی مناڵە مۆبایلیان بەدەستەوەیە، یعنی زۆر جار بە خۆت نازانی ئەکەویتە پەیوەندی هەڵەوە، بە خۆت نازانی وازانی ترەمە هەموو شتێکە، بە خۆت نازانی وازانی ترەمە ڕێگە ڕاستەکەیە، بەڵام نازانی کە بە چ ڕێگەیەکی هەڵەیە ڕۆشتووی، نازانی کە چ ڕێگەیەکت بۆ خۆت هەڵبژاردوو کە دوای عاقیبەتەکەی چۆنە، کۆتاییەکەی چۆنە بێت. طبعا ئەمە نەتیجە ئەوەیە زۆر جار کە دایک و باوک کە متمانەیەکی تەواوت پێکەن تۆ نەزانی ئەو متمانەیە بە شێوازێکی باش بەکاربێنی، ئەمە نەتیجەکەی ئەبێ، یاخود سێقە بە هەموو کەسێ بکەی کاتێکە لە سوۆسیال میدیا و پەیوەندیت پێواکە، چوونە دەرەوە لەگەڵ هەموو کەسێکی غەریبە و متمانی پێ بکەیت و بچیتە دەرەوە لەگەڵی سەرەکەی ئەمە کۆتاییەکەی بێ. ینی بەڕاستیمە کۆتاییەکی زۆر ناخۆش بکە بەسەرم خاتونە ئازیزەیە، ئەم کچە جوانەیە هاتووە، بەڵام ئەوەی باشە کە لە کۆتاییەکە ئێستا ئەم دانەنێ بە هەڵی خۆیان، ئەم ئەزانێت کە ئەمە هەڵەیەکی گەورەی کردووە، ئەمە زانێت کە بە ڕێگەیەکی هەڵەیە ڕۆشتووە، و ئەمە ئەبێ بە نمونەیەک، ئەبێ بە پندێک بۆ چەندین کچی تر کە جارێکی تر بەم هەڵەیانە ڕۆن، جارێکی تر بەم ڕێگا ناڕاستەیانە ڕۆن.